ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشەویستان لەوانەیەکی تردا هاتمەوە خزمەتتان بۆ هیوایی لە وانەکانم سوودمەند بن. ئازیزان لەگەڵم بمێننەوە وانەکان هەموویتان بۆ دائەنێم تا کۆتایی. لەم وانەیەدا باسی جێناوی کەسێتی دەکەین. پێرسۆناڵ پرۆنۆمین بە مانای جێناوی کەسێتی دێت. جێناوی کەسێتی پێرسۆناڵ پرۆنۆمین. سەریکەن ئازیزان بزانین پێرسۆناڵ پرۆنۆمین چییە؟ ئیش بە مانای من دێت، من وەک زمانی کوردی من، ئیش بە مانای من دێت، من. دوو بە مانای تۆ دێت، تۆ. دوو بە مانای تۆ دێت. ئێ بە مانای ئەو دێت بۆ کەسێک کە نێر بێ، ڕەگەزی نێر بێ. ڕەگەزی نێر ئیشارەت بۆ کەسێک ئەەکەین ئەو بۆ ڕەگەزی نێر دێت، ئەو بۆ نێر. یاخود وشەی زیمان هەیە، زی بە مانای ئەو دێت، بەڵام لێرەدا ئەم زی بۆ ڕەگەزی مێ دێت، مێ بۆ ڕەگەزی مێ زی بەکار دێنن. ئێ بۆ ڕەگەزی نێرە ئیشارەتەکەین ئەڵێن ئەو، بەڵام ئەبێ ڕەگەزی نێر بێ پێ ئەڵێن ئێ. و ئەگەر ڕەگەزی مێ بوو زی بۆ بەکاردێنین ئەڵێن ئەو، وەک لە زمانی کوردیدا ئەڵێن ئەو، بەڵام زمانی کوردی بۆ هەردوو ڕەگەزەکە و کەوتمان ئەو، هەر ئەو بەکاردێنین نێرومێ جیا ناکرێتەوە. بەڵام لە زمانی ئەڵمانیدا ئێ بۆ ڕەگەزی نێر دێت ئەڵێن ئەو، بەڵام بۆ ئافرەت، بۆ ژنێک، بۆ کچێک ئەڵێن زی، ئەو کە ڕەگەزی نێر بوو زی بۆ بەکار دێنین. و هەروەها ئس بۆ ئەو بەکاردێنین، بەڵام بۆ بێلایەن ئس بەکاردێنین، ئەمیش بە مانای ئەو دێت، بەڵام بۆ بێلایەن ئس بەکاردێنین. یاخود بە زمانی کوردی بڵێن ئێمە پێ ئەڵێن ڤە بە مانای ئێمە دێت، ئێمە ڤە. من و چەند کەسێکی تر بە کوردی ئەڵێن ئێمە، بە زمانی ئەڵمانی ئەڵێن ڤە. یاخود ئیغە بە مانای ئێوە دێت، ئێوە. چەند کەسێک، دوو کەس یان سێ کەس یان زیاتر بن ئێوە، بڵێن ئێوە ئەڵێن ئیغە، بە مانای ئێوە دێت. و هەروەها لە زمانی ئەڵمانیدا زی بەم شێوەیە ئێسی سەرەتایی بە گرۆس گەورە ئەینووسین، زی. ئەم زیە بۆ بەڕێزتان بەکار دێت. نمونە ئێمە لە زیاتر ئەو کەسانەی نەیان ناسین لە سەر ئیش و کار یان لەگەڵ بەڕێوەبەرێک یان لە دام و دەستگا و شوێنە فەرمیەکانە بەرامبەرە کەسێک قسە بکەین وشەی زی بۆ بەکار دێنین، پێی ئەڵێن بەڕێزتان. سەیرکەن لێرەدا تۆ بۆ هاوڕێ و کەسە نزیکەکانت ئەوانەی تێکەڵاویت لەگەڵیان هەیە، وشەی دوو بەکاردێنین ئەڵێن تۆ بە مانای دووی بۆ بەکاردێنین. بەڵام کە کەسێک نەیناسین و مەسەلەن لە دام و دەستگاکانە، لە شوێنە فەرمیەکانە، لە هەر شوێنێکی تر بێت بۆ کەسی بەتەمەن، ئێمە زی بەکاردێنین، زی بە مانای بەڕێزتان دێت، زی بەڕێزتان، بەم شێوەیە زی بەکاردێنین. و هەروەها ئەم زیەی کەیان کە لێرا بە بچووک نووسراوە نووسیومانە زی بە مانای ئەوان دێت، ئەوان بە مانای کۆمەڵە کەسێک دێت، زی بە مانای کۆمەڵە کەسێک دێت، ئەوان. سەیرکەن ئازیزان لێرەدا زی بەم شێوەیە بە گەورە وتمان بۆ بەڕێزتان بەکار دێت، کەسێک کە بە زمانی ڕێز قسەی لەگەڵ بکەین، لەگەڵی بدوێن، بەڵام بە بچووکی لێرەدا بەم شێوەیە دەینووسین، زی بە مانای ئەوان دێت، کۆمەڵە کەسێک. تاوانەیەکی تر شاد و بەختەوەر و کامەران بن.